هەر سەبارەت بە کۆنگرەی حزبی بزوتنەوەی ئیسلامی کوردستان و ئەو ناڕەزایەتیە لەنێو ئەو کۆنگرەیە دروست بوو، ئیدی با بڵێن کردبوون ڕوویدا لەنێو ئەو حزبەدا، حزبێش کە ڕاگەیەندرا. من زیاتر گفتوگۆ لەگەڵ بەڕێز عیرفان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان دەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا عیرفان، ئەم کاتتان باش. پیرۆزەکە بەڕێستان هەڵبژێردرانەوە بەڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. بەڵام بالەوە دەست پێ بکەین بۆچی ئەوەندە ئینشقاق یان جیابوونەوە لە نێو حزبی بزوتنەوەی ئیسلامیدا ڕوودەدات؟ سپاس بۆ جەنابیشت و بۆ هاوکارە بەڕێزەکانیشت. سپاس. کاتی جەنابیشت بەخێر. دیارە بزوتنەوەی ئیسلامی وەکو عەرزم کردن پێشتریش لە زروفێکی تایبەتیە ئێمە لە ڕاپەڕینی هەڵەبجە و شارە زورە ئیعلانی جیهادمان کردژی بەعسی عەفلەقی لەو کاتە الحەمدولله یعنی وەکو هێزێکی تازە ئیسلامی پێشمەرگە هاوپەیمانەتیمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی ئەو کاتە و لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بەست و سێقۆڵی دژی بەعسی عەفلەقی ئەجەنگان. بەڵام ئیتر دیارە بەهۆی جەنگ و تۆ ناتوانی مرکزیەتێکی بەهێز لە ناو ڕیزەکان تا بە تایبەتی ئێمە تازەیش بووین نەمانتوانی ئەو مرکزیەتە بەهێزە دروستکەین و دەستێوەردانیش هەبوو لەو کاتە زوعفەیشا دەستێوەردانێکی زۆر هەبوو و زۆر هەوڵیانەدا کە مامۆستا مەلا عوسمان لەو کاتە تەشریفی نەجاحەت نێنێ حتا چەند جار ئیتیهامە کرامە وەهابی و ئەمە ئەوەیە ئەوەیە لەبەرەوە نەیان یعنی هەوڵیانەداکەوە ئەو بزوتنەوەی ئیسلامی سەرکەوتن بەدەست نێنێ. زۆر باشە. ئێستاش دەستێوەردان هەبوو؟ حتمەن هەبوو. خۆەوە ئێمە ئیساوە چەندێکە ئەو حیزبانە تەواوی حیزبەکانی کوردستان و عێراقیش سەیری کۆنگرەکانیان بکە هەر ئەمڕۆ کە نیساب تەواو ناکەن بۆ بەیانی بۆ دوو بەیانی تەواویەکەن و نەجاتەوێ. بەڵام ئێمە لە ئاخری 2016ەوە 30 ملیۆن دینارمان تەسلیم کردووە، 2000 ناومان تەسلیم کردووە، هەموو ڕێکاری یاساییەکانمان تەواو کردووە، ئیجازەی حیزبیمان وەرگرتووە، بەڵام بۆ مؤتەمەرەکە هەر کێشەیان بۆ دروستەکردین. ئاخر کێشەیش حتا لە 15 مانگە بەڵێ لە هامیشەکەی نووسی بوویان کە ئەگەر بزوتنەوەی ئیسلامی کۆنگرەی یعنی تەواو نەیتوانی بیگرێ یەکسەر حەلی کەن و مەیهێڵن. لەبەرەوە موامەرەیەکی زۆر گەورەمان لەسەر بوو کە الحەمدولله توانیمان لەو موامەرە تەواو یعنی الحەمدولله سەرکەوتن بەدەست بێنین. ئەو موامەرەیە چێ بوو؟ والله ئیسا ناکرێ خۆی من ناو بین، بەڵام ئیتر دیارە یعنی خەڵکێک هەیە کە بە ئێمە مرتاح نییە، بە ئێمە حەزی بە ئێمە نییە. زۆر باشە. هەندێک ئەڵێن بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری باڵەکەی دیکە ئەکات، پارتی دیموکراتی کوردستانیش پشتگیری ئێوە ئەکات. ڕاستە ئەمە؟ واللهی نەخێر بەو شێوە نییە بڵێ جیهەتێ پشتگیری ئەم بکە و جیهەتێ پشتگیری باوەڕ ناکەم بەو شێوە. بەڵام ئیتر هەیە یعنی لە کوردستانە لە عێراقا تەبیعەتەکە وایە یعنی دەستێوەردان هەیە. کۆماری ئیسلامی ئێران هیچ پەیوەندیەکی بە بابەتەکەوە هەبوو؟ من حەز ناکەم ئێستا باسی ئەو شتانە بکەم، بەڵام حتمەن لە یادداشتەکانی خۆمە بە تەفسیل لە 87 کێ هەوڵی داوە ئەو بزوتنەوە پاک و جوانە هەم ئیسلامی هەم نەتەوەیی بەو شێوازە و بەو ئاکارە زەعیفکە هەموو ئینشەڵڵا ئەنووسم. باشە. لایەکەی دیکە دەڵێ ئێوە ئەوانتان قبول نەبووە، بۆی ئەوان ناچارن ئەو ڕێگەیان هەڵبژاردووە و جیا ببنەوە. ڕاستە ئێوە ئەوانتان قبول نەبووە؟ واللهی کاکە گیان یعنی من بۆ ڕۆژنامەنیگار زۆر بەداخم جاریوە هەیە، یعنی ئەبێ معلوماتی هەبێ. ئێمە بزوتنەوەی ئیسلامی حیزبێ کۆنگرەمان گرتووە، یەک کێشەمان نەبووە الحەمدولله. ئەوە نەو مەڵبەندە هەمووی لە جێگەی خۆی ئیشەکە، ئەوە محوەرەکانە لە جێگەی خۆیان ئیشەکەن. یەک مەقەڕی ئێمە یعنی ئەوە نەبووە کەسێ بێت و یا خوا نەخواسە
ئیعلانی ئەوە بکا بڵێ وەڵام من لەگەڵ بزوتنەوە نیم. ئەمانە لەسەر جادا کۆبوونەتەوە، لەسەر جادا کۆمەڵی خەڵک کۆبووەتەوە، هەچەند ئێمە کەسمان لێ زیاو نییە. ئێمە پێشتر چەند جارێک مەسەلەن کۆمەڵێ برا دەرگامان کراوە بووە، بە 6 سەعات لەگەڵیان دانیشتوم، چەند جار لەگەڵیان دانیشتوم کە بێتاقەت بوون لەبەرەوەی کەوا دەنگیان دەرنەهات، ئێمەش بە ئاسایی بوو لەگەڵیان دانیشتین. بەڵام ئەم جارە بە حەقەت وا نەبوو ئیشەکە، ئەمانزانی پیلانە و ئەمانزانی کەوا موامەرەیەکی خراپە لەسەر بزوتنەوە ئیسلامی، بۆیە بەڕاستی من نەمتوانی مەجموعەیەکیان عەفو بکەم و عەفویشیان ناکەم قەت. بۆ نمونە چێ عەفو ناکەی؟ وڵایتم ناویان نابم، بەڵام خۆیان ئەزانن، پێم وتون یعنی بە ڕووی خۆیان پێم وتون کە عەفوتان ناکەم. بە کامیلی حاجی عەلیت گوتووە؟ من کاک ئەو برادەرەکە ناوت بر، من لە شورا هەر 25 ئەندامەکەی شورا هەمویان شایەتیم بۆ دەن، بەوانیشە کە ئێستا یعنی لەگەڵ ئێمە نین. پێم وتووە وەرە برادەکەم ئەوە ڕابەری لە شورا ئەتکەین بە ڕابەر، ئێستا مؤتەمەر سەحەفیشت بۆ گرین. من ڕابەریم ناوێ، من حەزم بە ڕابەری نییە و ئیستیقالەیشم کرد هەر بۆی بیکە، بەڵام ئەو وتی ئیلا ئەبێ کۆنگرە. ئێوتم گیان لە کۆنگرە دەرناچی، وتی دەرنەچم، ئیمزای کرد بە دەستخەتی خۆی کەوا من قبوڵمە. دوای قبوڵیشی نەبوو، دوای چوون بۆ ماڵیشی وتم وەرە کێشەکەت بۆ حەلەکەم، ئیستەش بۆت حەلەکەم، بەس مەیخە ئیعلام و ئەو شتانە. بەڵام لەبەرەی ڕاستی لەگەڵان نەکردم، ئەو چووە سەر ئەو بلۆکوشتە و دوای ئەو ئابڕووی خۆشی و ئێمەشی برد. بە حەقەت من لەو کاتەوە سوێنم خوارد، وتم بە حەیاتی ناوچاو نابینم. باشە، ئەو کاتی لەگەڵ یەکترا دانیش بوون، بۆچی نەگەیشتنە ڕێککەوتن؟ هۆکارەکە چی بوو؟ بۆچی نەتوانی قەنەعەتی پێ بکەیت؟ لەگەڵ کێ؟ لەگەڵ بەرز کامیلی حاجی عەلی. بەڵێ لەگەڵ بەرز کامیلی حاجی عەلی لە یەکەم ڕۆژە لەگەڵ یەکتر دانیشتن؟ بەڵێ نا، من دوای کۆنگرەکەڵم خۆم چوون بۆ ماڵی، لەوێ دەستم کردە ملی، وتم کاکە گیان من خۆت ئەزانی من نا هەوڵم داوە بۆ ڕابەری، نە حەزم لە ڕابەری کردووە، ئاسایی بۆ هەرکەس بێ بە ڕابەر، من پشتیوانیش یەکەم، وەرە تۆش بێ بە ڕابەر قەیچێکا من پشتیوانی تەکەم. بەڵام ئەو یعنی وتی باشە و دوایی وای نەکرد. عەلا کولین لەبەر ئەوە من بەڕاستی ئەو شتانەم پێ ناخۆشەکە. کەواتەکە گوتت چاوم بە چاوت ناکەوێتەوە، یەکێکە لەوانەیە کە عەفویان ناکەی. زۆر باشە. بۆچی لە ژوورەوە تەنها بەڵێ هەبوو، بۆچی نەخێر نەبوو؟ دەڵێن لە ژوورەوە نەخێر نەبوو، ڕاستە؟ چۆن نەبوو؟ بەڵێ هەبوو، بەڵام حەقەت ئەو مەسەلەی پەیڕۆ پرۆگرام لەبەرەوەی ئەو برایانە تۆزە پەلەیان بوو، برایانی کۆمسیۆن هەمویان خوێندۆ، هیچ کێشەیەکیان نەبوو. ئەوانەی کە لێ دانیشتبوون لەگەڵ مادەکانی پەیڕۆ پرۆگراما کێشیان نەبوو، چونکە لە مؤتەمەری پێشوو لە شورای پێشوو لجنە هەبووە، هەمووی خوێنراوەتەوە، خەڵکەکە قبوڵی بووە. مەسەلەن ناوی بزوتنەوە چییە، یا مەسەلەن شورا ئیشی چییە، ڕابەر ئیشی چی، ئەوانە کێشەی ئەو خەڵکە نییە، یعنی ئەمووی ڕازیە بۆ شتانە، بۆیە هەرکە بەڵێیان بەرز کردو لەبەرەوە کەس ناڕازی نەبوو بۆ بەندانە. زۆر باشە. ئەم جارە 1000 ئەندام، نزیکەی 1000 ئەندام بەشدار بوون، بەڵام جاری پێشووتر وانە بوو. بۆچی ئەم جارە و ژمارە زۆرە بەشدار بوون؟ بەڵێ نا، من زیاتر لەوە خۆ کۆمسیۆن شاهیدن 1000 و نزیکەی 500 کەس بەشدار یعنی ئامادە بوو، بەڵام کۆمسیۆن هاتن بە منیان وتیان مامۆستا قاعەکە ناتوانێت لە 1000 و شتێ زیاتر بێتە ژوورۆ، من دەرگاکە داخەم. منیش وتم ئێمە هیچ خوڕوقاتێ ناکەین، بەو عەزیزانە بڵێن کە لە دەرۆن قەیچەکە بانەیە لە ژوورۆ، لەبەرەوە بە حەقەت لەبەر تەکلیفی کۆمسیۆن ئەوان وتیان 250 مامۆستا 1000 کەساتە ژوورۆ. بۆم کۆنگرێ بۆچی ئەو ژمارە زۆرە ئامادە بوون بۆ لە کۆنگری پێشوە و ڕێژەیە ئامادە نەبوو؟ آخر لەبەرەوەی کە ئێمە حەقەت کۆنگرێ هەموو حیزبەکان ئەیبینی، یعنی هەمووی هەر 600 و 700، ئێمە 600 و 700 بوو،
یعنی ئێمە حەقەت من یەکێکیان خۆم بە هیچ شێوەیەک نەمزانیوە کە ئەبێ 1000 کەس بێتە کۆنگرە، ئاگام لێ نەبووە. لەبەر لەو کاتا من هەتا ئیستیقالەم دابوو نەئەچوم زۆر بۆ مەکتەب سیاسی. هەرەو برایە نەبوون کە ئیسا مەسەلەن ئەوان ئاگاداری ئەو وەسع بوون، ئەوانیش لەوە چە نیان خوێند بوویە باش. کۆمسیۆن خۆشی لێ دانیشتە بوو نەهات بە ئێمە بڵێ عەدەدەکەتان تەواو نییە. ئەجینا ئێمە 1000 کەس چی 1000 کەسەکە ئامادەمانە کرد. زۆر باشە. پێشتر هەر باس لەوە کرد خۆت ئێمە کە دامەزراین فکری ئێوە جیهادی بووە بۆ منە دژی ڕژێمی باس. ئەی ئێستا فکرەکەی ئێوە چییە؟ ئایا هەر جیهادیە و ئەگەر جیهادی بەرامبەر چیە؟ ڕاستە ئێمە حەقەت مەسەلەی جیهاد ئەوە ئاەتی قورئانە و ئەو ئەسڵێکە لە ئەسڵەکانی ئیسلام و وەختی خۆی کە بەڵێ ئێمە لەو کاتا شانازیەکەین و هەموو هێزە کوردیەکانی شانازیانە کرد بەوەی کە هێزێکی ئیسلامی بێت جیهاد بکە شان بەشانی براکانی تری. بەڵام ئێمە هەر لە دوای 92 زۆر جار هەوڵمان داوە کە ئەو سێچەکە بکەین بە یەک چەک، وتومانە ئەم سێچەکە ببێ بە یەک چەک لە مەسلحەتی خەڵکی کوردستانە. بەڵام داخەکەم شەڕی ناوخۆ داخەکەم دەستێوەردانی دەرەکی نەیهێشت ئەو مەسەلە ببێ. دواتر ئەوە بۆ دوای 2003 ئیتر ئێمە کە ئەمریکا هات بۆی ڕوبەڕووبوونەوە دروست نەبێ موازمە لە چەکەکەمانێنە. زۆر باشە، سپاس بۆ مامۆستای فەنان عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.